ئێمە لیژنەیەکمان دروست کردووە فەرمانێکی کارژێڕیمان دەرکرد لە دوای بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ بەدواداچوونی پرۆژەی ئاوی گۆبتەپە دیارە خۆتان دەزان لە 12/4 ئەم بڕیارە دەرچوو خۆشببختانە لە 12/5 هەموو ڕێکارەکان لەلایەن وەزارەتی داراییەوە تەواو بوو ئەمڕۆ لەگەڵ بەڕێز لێپرسای فەرمانگەی ئاوی چەمچەماڵ سەردانی بەڕێبەراتی ئەندازەی و هونەریمان کرد لە سلێمانی چکە وەزارەتی دارایی داوای ڕای بەڕێبەراتی ئەندازەی و هونەریان کرد ئەمڕۆ خۆشببختانە هەموو ستافی بەڕێبەراتی ئەندازەی و هونەری لە سلێمانی بە سوپاسی زۆرەوە لە بەڕێز بەڕێوەبەر و هەموو بەشەکانی کۆبوونەوەیکی باشمان کرد و لەوێ دەستبەجێ لاری نەبوونیان و تەرخانکردنی بودجەکان لە ڕووی یاسایی لە ڕووی دارایی لە ڕووی کارژێڕی لە ڕووی هونەری هیچ گرفتێکی ئەم پرۆژەیە نەماوە بەڕێ دەکرێت و بەرز دەکرێتەوە بۆ وەزارەتی دارایی دەینێرێ بۆ وەزارەتی شارەوانی لە وەزارەتی شارەوانی پرۆژەکە ئیعلان دەکرێت بۆ کۆمپانیاکان ئومێد دەکەم بە زووی ئەم ڕێکارە ئیداری و مالی و یاسایی و فەنی و تەکنیکیانە کۆتایی پێبێت لە وەزارەتی شارەوانی.